كان منبیر نشي ومسافه هر فارس بتاو تبلا والله تبلا مني سكن شيء دەیان جار بە بەرچاوی دنیاوە بەڵێنی خەرجکردنی موچەیان داوە لە ماوەی 30 ڕۆژدا، بەڵام بەداخەوە ئەو بەڵێن و وعدانەیان پشتگوێ خستەوەیان بردۆتە سەر. بۆیە داوای ئێمە ڕووی لەو خەڵکە ناڕازەیە کە سەرنشتمانەکەن و پێمان ئەڵێن کاتی خەباتی مەدەنی و قسەی ناسک لەگەڵ ئەم دەسەڵاتەدا نەماوە. کەواتە وەرن بۆ دروستکردنی یەکدەنگیەک لەسەر میتۆد و شێوازی خەباتی ئەم قۆناغا. هەروەک ڕوو لە هێزە بەناو ئۆپۆزیسیۆنەکانەکەین تا ئێستا سەنگەریەوە ڕوونە، بێدەنگ و ئارام دەستان بە کڵاوی لەسەر نراوتانەوە گرتووە، یان ئیعلانی بێدەنگ و ئارام دەستان بە کڵاوی لەسەر نراوتانەوە گرتووە، یان ئیعلانی فەشەلی خۆتان بکەن، یان وەرن لایەک بەلای ئەو خەڵکەدا بکەنەوە. بۆ ئەمەش دیارە ئەم خۆپیشاندانی ئەمڕۆی هەڵەبجە هاوکاتە لەگەڵ خۆپیشاندانی شار و شارەچەکانە، ینی خۆپیشاندانێکی سەرتاسەریە بە ئامانجی ئەوەی کە ئێمە ناڕزایەتی خەڵکی هەڵەبجە و لەگەڵ هەموو شار و شارەچەکانی کا بگەینین بە لایەن دەسەڵات لەسەر ئەو شێوازی حکومڕانیی کە ئێستا لە کوردستانەچە کە بەڕاستی ئەم کابینەی حکوومەتە فەشەلی هێناوە ئەگەر بە هەموو پێوەرێکی حکومڕانی. بۆیە ئێمە لەم خۆپیشاندانە ئەمانەوێت بە هەموو لایەک بڵین بەدەسەڵات بڵین کەوا خەڵ ناڕازیە خەڵ بێزارە لەم شێوازە حکومڕانیە. ومێ دەکەین ڕۆژانی ئایندە و لە زووترین کاتە بە هەموو شێوازێک بتوانێت بێنەوە سەر ئەم شەقامە و کۆڵ نەدەن هەتاوکو هەموو ئامانجەکانیان نێنە دیوە. ئەمیان دز ئەویان شەورە مامی بچووک برا گەورە